سلااو لە خوشی بە ڕێزمان مامۆستا بەدریا کە یەکێک بووە لەو ئەندە پەرلەمانانەی کە زۆر بە پەرۆش بوو زۆر ماندوو بووە لەسەر کەیسی سزادراوانی بادینان و بەدواداچوونی زۆری کردووە لەگەڵ شان بەشانی گوریستان سعید و ناوی ئەندامیانی پەرلەمانی ترم ڕەنگە لەو دەمەی لەبیر نەبی بەڕاستی جێگای دەستخۆشینە فعلا هاوڕای بەڕێزیانم فشار و فشارەکانی ئەوان بوو داکۆچیکردنی بەردەوامیان وای کرد کە سەرۆکی پەرلەمانی هێنایە سەرخەت و دوجار بڕیاری موافقە وەرگیرە لە ئاسایش کە سوکاری سزادراوان ببینن بە پێویستی دەزانم لە خاڵێکی تریش بکەم هێز و لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی NGO ڕۆژنامەوانان چالاکوانان لە دەرەوە ناوە ڕۆلی خۆیان هەبووە وەکو فشارێک لەسەر دەسەڵات و نابی ئەوەش دەبیر بکەین زرهێزەکان بەڕاستی دەورێکی زۆریان هەبوو خوا نەخواستە لەوە نیە لە شەئنی هەوڵوماندبوونی مامۆستا بەدریە و ئەو هاوڕێیانەکەم کەمەوە بەڵام بەڕاستی بە دەرەجەیەک ئەو زرهێزانە زەختێکی زۆریان کرد و دوجاریش جەنابی مامۆستا عەلی باپیر کە لەگەڵ بەرپرسانی باڵای وەزارەتی دەرەوەی بەریتانیا دانیشتووە من لە نزیکەوە ئاگادارم ئەو پرسیان تاوتوێ کردووە لە هەفتەی ڕابردوو ئەوەش یەک لە هۆکاری خۆی هەبوو تەئسیری زۆری هەبوو بەڕاستی سوپاسی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەریش دەکەین کە ئەویش بە دەوری خۆی تەقسیری نەکردیە.